شش برام چوار خوش ئەمەدە دوای بۆ باوکم دوانزە مەست تاقانەی ئەنفال خۆم. فرید عەبدوڵڵا تاقانەی ئەنفالی هەڵەبجەیە و 13 کەسی نزیکی ئەنفال کراون. ئەو باس لەوە دەکات حکوومەت تەواو فەرامۆشیان کردوون و 4 منداڵیەیە چەند ساڵێکە خوێندنیان تەواو کردووە و تا ئێستا دانەمەزراون. بەدەر لەوەش هیچ ئیمتیازاتێکیان نییە. حکوومەتی وڵاتان پەرلەمان ئیشی بۆکە ئەمە پەرلەمانمان هەیە ئیشی بۆ نەکردو شورایان هەیە شوراکە ئیشی بۆکە بەڵام ئێمە هەیشمانە و ئیشمان بۆ ناکەن جوابمان نەدانەوە چەندجار داواکاریمان پێشکەش کرد چەندجار وتمانە حسابی ئێمە ئاوایە مناڵمان تەقەڕوجی کردووە خۆمان پێویستمان بە امتیازات هەیە نەهاتون بەدەممان و حکوومەتەکەمان مەشغوڵاتی زۆری هەیە لەبەرەوەی ئێمە فرامۆش کراوین قوربان. ئەنفالی هەڵەبجە زامێکی دیکەیە بە جەستەی شارە شەیدەکەوە. ڕزگاربووانی ئەنفال دەڵێن ئەوانیش توێژێکن حکوومەت بە تەواوی فەرامۆشی کردوون لە ڕووی معنەوی و مادیەوە تا ئێستا هیچیان بۆ نەکراوە. قوربانێکی گەورەیان لە بەرامبەر کوردبوونداوە و ئێستا حکوومەت بە تەواوی پشتگوێ خستون. لە سەدا پەنجەی فەرامۆشکردنەکە لەسەر خودی ئەو کەسانی کە لە ڕزگار بوون لە شەڵاوی ئەنفالاتونەتەوە لەسەر خودی ئەمانە ئەکەوێ. ئەمانە ئەگەر باسی نەکەن حکوومەت پێویستی بۆ باسە نییە ئاسان فەرامۆشێکە زیاتر چونکە ئێمە 37 ساڵ هاتوینەتەوە هەتا ئێستا 37 پلە نەچونە 37 سەمان لەسەر نەکراوە. هۆکارەکەی ڕوونە کە بۆچی گرنگی بە دۆسی ئەنفال نادەن لەبەرەوەی ئەسڵەن کاتێک گرنگی بە دۆسەی جینۆسای دەدرێت کە تۆ خەمی بنیادنانەوە و خەمی دروستکردنی وڵات و دەوڵەت و کۆمەلگایەکی دامەزراوت هەبێ مادام تۆ خەمی ئەمەیانت نییە خەمیەوەشت نییە مەسەلەن دۆسەیەکت هەیە تا چەند بە کەڵکت دێ مەسەلەن بۆ نمونە تاچی کورد لێرە زینۆکەی ئەوەندە ڕێزی لێ ناگیرێ هەتاکو مەسەلەن خۆی بپەرژێتە سەرەوەی چۆن بتوانێت ڕێز لە مردووەکەی بگرێ. پاش کیمیایی بارانکردنی هەڵەبجە و گەڕانەوەی خێزانەکان زیاتر لە 2500 کەس ئەنفالی زیندانەکانی نوگرە سەلمان و عەرعەر و تۆپزاوا دەکرێن و 52 کەس لە نوگرە سەلمان شەهید دەبن کە تا ئێستا ڕوفاتەکانیان نەگەڕەنجاونەتەوە. سامە فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.